مامۆستایان فەرمانبەران خەڵکی کاسبکار ئەوانە هەموو ناڕەزایەتیان هەبوو دەنجی خۆیان گەیاندووە بەڵام ئەو دەسەڵاتە هەم کەڕە هەم کوێرە هیچ نابیستێ ئەوەی کە پێویستە خەڵکی کوردستان بیکە لەسەر سووربوونە لەسەر داواکردنی مافەکانیان بەدەستێنانی مافەکانیان نەک داواکاری لەبەرەوەی 30 ساڵە خەڵک داوای مافەکانی دەکەی زۆر ناگرێت بەڵێ خەڵک دیارە کە دێتە سەرزادە دەنگ بەرز دەکاتەوە بۆی کە بۆ نان بۆ کار بۆ ئازادی بۆ خۆشگوزەرانی بۆی کە ئەو گەندەڵ و مافیانە بدرێن بە دادگا دەسەڵاتیان لێ بستێنرێتەوە ینی هەرموچە نییە بەتەنیا زۆر لایانی ژیانەکە خەڵک داوای دەکات بەڵام بەداخەوە ئەو دەسەڵاتە هاتووە بە هەموو شێوەیەک ڕوبەڕوو خەڵک بۆتەوە یان ڕوبەڕوو خەڵکی ناڕازی بۆتەوە ینی خەڵک بە مەدەنی بە هێدی دێتە سەرجادە ئەوان هیچ حەق و مافێک نادەنە خەڵک و دواتر خەڵک بە زۆر دەیەوێت مافەکانی خۆی وەرگێ یان با بڵێن بستێنێ ئەوان ئەو کاتە پێیان دەڵێن جێرە شێوێن لە هەندێک شوێن لەوانەیە بە تیرۆریست لە قەڵەمیان دەن داواکاری خەڵک ئێستا وەکو خۆم موچە خۆرم معاشەکەمانەوە 2 مانگە لێبڕینی هەیە وەجگە لەوەی معاشی مانگی سێ تقریبا ئێستا مانگی هەشتا با بڵێ مانگی هەشتا معاشەکە زۆر دواکەوتووە ئەو جا لێبڕینیشی هەیە لە هەموو ڕوویەکەوە وێرانەیە خەڵک داواکاری ئەوەیە کە معاش لە کاتی خۆی دابڕێ بدرێت بێ لێبڕین بێ و داواکاری خەڵک ئەوەیە ژیان ئاسایی بێتەوە ناوەڵە بەعکسەوە چکە خەڵک زیاتر ڕق ئەستوورتر دەبێ ئێستا من خۆم ینی دووەم ڕۆژ بووە لێرە لە ڕانیە ژیرام یعنی هەرکە لێوام گوتم بسمەوە دەرێ زیاتر ئەوەتر دەم یعنی بەڕاستی هەتا خەڵک بگرن خەڵک زیاتر ئەوەتر دەبێ زیاتر هاندەرتر دەبێ بۆ ئەوەی کە بێتەوە شەقام یعنی ئەگەر نێنە ناو بازار باشترە هەتا بین خەڵک زیاتر ئەوە دەبێ و ئێوەکو دەبین منداڵی 9 ساڵانیان گر و بەڕاستی ینی حکوومەتێک بێت لە منداڵشی 9 ساڵی بترسێ چاوەڕێتی لە حکوومەتەکەی بەتاکید خەراترە ینی هەتاوان لە خەڵک دەن و خەڵک بگرن خەڵک خەراتر دەکا و خەڵکیش داوای مای خۆی دەکا حەق خۆیەتی بەڵێ داواکارەکانی ئێمە خۆ بۆ پێشمەرگەشەوە بۆ پۆلیسەوە بۆ چالاشە مەدانەکە بۆ هەموو چەخۆرەکە یعنی کە ئێستا ئەمە لێرەین داوای مافی خۆمان دەکەین داوای مافی ئەوانیشە پێویستەوانش دەست پارێزن لە خەڵک نەدەن خەڵک نەگرن ئازاری خەڵک نەدەن یعنی ئەوانە چارە سەر نینە بەڕاستی دەبێت چارە سەرشت بدۆزیتەوە ینی ساڵانە ئەوە لێرە هەیە لە پارێزگا سلێمانی بە تایبەتی دەبێت چارە سەرشت بدۆزێتەوە نەگە لە خەڵکدان و خەڵک بگرن ئەمەی دەیبینین خەڵک کۆبووتەوە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لە ڕانیەش وەکو تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان خەڵک کۆبووتەوە و دەنگی ناڕەزایان دەردەبڕن ئامانج لەو خۆپیشاندانە و لەو گرتبنەوەوانە ئەوەیە کە دەبێت دەسەڵات حکومڕانی شێوازی حکومڕانی و دەسەڵات لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری پێبێت کۆتایی بەدزی و گەندەڵی و فەسادی ئیداری و موچە خواردن بهێنرێت و ئەوەی ئەمە درێژەی ئەو ناڕەزایانەیە کە ئەمڕۆ ڕەنگە خەڵک لە شاقامەکاندا بێت لەسەر شەقامەکانە دەنگی ناڕەزایان بە شێوەیەکی مەدەنیانە دەردەبڕن و بەڵام ئەم دۆخە هەر ئەوا بەردەوام نابێت دەسەڵاتیش وا ناتوانێت بۆ شێوەیە بەردەوام و چەوسانەوەی خەڵکی و برسیکردنی خەڵکو و بێموچەی نەبوونی هەلی کار خراپی ئاو کارە با خراپی ڕێگاوبان لە هەمووی خراپتر ئەوەیە کە هەلی کار لە هەرێمی کوردستان هاتۆتە حاڵەتی سفر بۆ یەگە ئەو دۆخەچانە بێ بێگومانەوە خەڵکەم کاردانەوەی دەبێت و ئێمە شەر وەکو ڕۆژنامە نووس و وەکو ڕاگەیان کارێک هاتوینە ئێرە و بەشداری ئەو خۆپیشاندارە و مساهەرە دەکەین و داوای ئەو خەڵکەش داوایەکی لە جێخۆ حەقە نەکڕانیە یەکێتی و پارتی لەو ناوچانەی کە ئەگەری فراوانبوونی جوڵانەوەی تێدا ئەو ناوچیان تەوق کردووە ڕانیەکێکە لەو ناوچانە شیلاتزێ لە بەری زۆنی زەردیەکێکە لەو ناوچانە کە تەوق کراون بەڵێ بە بازگەکانی ئاسایش تەوق کراون و ئەو کەسانەی گەنج بن ڕێیان لێ دەگیرێت لە پاسەکان دەهێننە خوارەوە بەس بۆی بازنەی ناڕەزایەتەکان کەم کەنەوە بەڵام پێم وایە ئەم تەوقکردن و ئەم بە عەسکەریکردنی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کاردانەوەی زۆر نەرەی دەبێت و کارگەری نەرەی دەبێت و وا دەکات کە خەڵک خۆڕسکانە پەنابەرنە بە ڕێگای تر بۆی بتوان زود جەق لە سەمافەکان خۆیان بکەنەوە.